سڵاو ڕێزم هەست لە خەمەت بینەران و بیسەرانی خۆشەویستی کاناڵی ئیسکرا. من ئاسۆ حسێنزادە بە بەرنامەیەکی تر لە بەرنامەکانی کۆڵبەران و سوختبەران هەم لە خزمەت ئێوە عەزیزانە. ئیمڕۆ دوو بە خۆشەویستی عەزیزمان لەگەڵا، ڕۆمان میرەکی لە کۆڵبەر نیوز و یەدێ محەممەدی. بەخێراتن بۆ بەرنامەکەمان. زۆر سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس. مەمنون. سوالەوەڵم لە ڕۆمان میرەکیەوە دەست پێ یەکەم. ڕۆمان میرەکی لە ساڵی 1404 زۆر ئەخبار و گزارش‌های متعددێ لە برینداربوون و کوشتنی کۆڵبەران تەوەسوتی نیروگەلی مەرزی منتەشر بووگە. بە نەزەرەوە ئەم کوشتارە ناشی لە سیاسەتە ئامەدانەی حکوومەتیە یان نەتیجەی ساختارگەلێ نظامی ئەمنیەتیە کە خودسەرانە عەمەڵەکەن. بەڵێ سپاس بۆ ئێوە، سڵاوتان لێبێت. سەرەتا من هەردوو هۆکارەکە ینی بە هۆکاری کوشتاری کۆڵبەران نەزانم، بەڵام بەر لەوە ئەمە دواتر ئێمە سەر شۆڤەکردنی ئەم دوو خاڵە بەر لە هەموو شتێک ئامارێکمان هەیە و کۆڵبەر نیوز لە کۆتا ئاماری 1403 کە بێگومان لە 118 ڕێژەی قوربانیدان ینی زیاتر بۆ لە ساڵی پار. بۆ نمونە 183 کۆڵبەر کوژان و بریندار بوون کە لەم ژمارەیە 52 کۆڵبەریان کوژاون و 130 بریندار بوون. هەر لە هەمان ژمارە 183 کۆڵبەر 11 کۆڵبەریان ینی مناڵ کۆڵبەر بوون بەداخەوە بۆ ئەمە کە 143 کۆڵبەریان بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم بووە کە ئەمەش دەرخەری تونوتیژیەکی تا دواڕادەی هێزەکانی ڕژیمە. جا بینەوە سەر بۆ منە لەم چەند هەفتەی کۆتاییە چەند ڕووداوێکی بەڕاستی دڵتەزێن و ینی تراژیدی ڕوویداوە. یەکێ لەوانە ڕووداوی ئەو دوو کۆڵبەرەمان ینی یەکێکیان کوژان و دیکەش بریندار بوون. ڕووداوی هەردوو کۆڵبەر کوورش مرادی و ڕزگار وەتەندوست و ڕووداوێکی تریش کە ڕوویە ئەویشە لەسەر سنوور بوو کە ئەویش باوکو کوڕێک بوون، ئەوانیش هەر بەمان شێوە کۆڵبەر بوون. ڕاستی ئەوانیش هەر لە کاتی تێپەڕینیان لەسەر سنوور بە هیچ جۆرێک هیچ بارێکی نایاساییان پێ نەبووە، بە هیچ جۆرێک هیچ کارێکی نایاساییان نەکردووە. لەیان هێزەکانی سەر سنوور هێزەکانی ڕژیم کراونەتە ئاماج بە شێوەیەکی زۆر ینی بە قەستی کوشتن بە مەبەستی کوشتن کراونەتە ئاماج کە ئەمە کردەیەکی زۆر ینی لە دەرەوەی هەموو بنەما یاسایی و مرۆڤیەکانە. و لەبارەی ئەوەی کە ئایا ئەمە سیاسەتێکی بە ئەنقەستە و یاخود ئەمە سەر بە ساختارێکی سەربازیە، من هەردووکی بە هۆکاری سەرەکی ئەزانم، چونکە ئەمە بەر لە هەموو شتێک ستەمێکی نەتەوایەتیە، ستەمێکی سیستەماتیکە کە ڕژیم بە ئەنقەست بە شێوەیەکی پلان بۆ داڕێژا و سزای کوردستان هەیەت، ینی بە تایبەت ئۆنی ئازەربایجانی ڕۆژاوە کوردستان و پارێزگای لۆڕستان ئیلام کوردستانیش. ئەم سیاسەتەش ئەگەڕێتەوە بۆ ئەو سیاسەتە داگیرکاری کە ساڵانێکی زۆرە ڕژیم بە شێوەیەکی سیستەماتیک بە شێوەی سیستەمی چینایەتیکی نەتەوەیی لەسەر کوردستان پێڕەویەکە. جا ئەمە لە بۆ نمونە یەکێک لە ڕێگەکانی کە ئێمە ئەیبینین هێرشکردنە بۆ سەر کۆڵبەرانە. ناخۆ ڕژیم بە شێوەی هێرشکردنە سەر پرسی مافی مرۆڤ، هێرشکردنە سەر ژنان، کرێکاران، سوختبەران، شوتی سەواران، بۆ نمونە هێرشکردنە سەر کەسانی دیکەی وەک ڕۆژنامەنووس، میدیاکار، ژینگە دۆستان بە تایبەتەوە باماچکردنی ڕێکخراوە ژینگە پارێزیەکان و ڕێکخرا و پارتە چەپ و کۆمۆنیستەکان. ئەمە هەمووی بەشێکە لەو پاکێجەی کە ڕژیم وەک سیاسەتێکی داگیرکاری لەسەر کوردستان پەیڕەویەکە. جا باس و خواسی ئێمە لەسەر کۆڵبەرانە لێرەیە، لە کۆڵبەرانە ئەم سیاسەتە داگیرکاریە، ئەم سیاسەتە کوشتارە، ئەم سیاسەتە کۆمەڵکوژیە زۆر زەق بۆتەوە. واتە کۆڵبەران بەر لە هەموو شتێک ئێمە هەموومان ئاگادارین، یان ئەمە پێویست ناکات من زۆر ڕوونکردن لەسەر مەکە کۆڵبەری تەنیا دیاردەیەکە، تەنیا پەدیدەیەکە. کۆڵبەری بە هیچ شێوەیە پیشە نییە، کار نییە، بەڵکو لێرەیە ڕژیم وەک ستەمێکی سیستەماتیکی ئێوێ کۆڵبەری وەک پیشە وەک کار نیشانبا بووی کە ئاسایی بێتەوە، بووی کە تەواوی دانیشتوانی بۆ نمونە تەواوی ئەموو ئەو کەسانی کە ڕووەکەنە کۆڵبەری وەکو پیشێک ببین، وەکو کارێک ببینن لە کاتێکە کە سزادانی کوردستان لە ڕووی ئابووریەوە وای کردووەکە یەکێک لە هۆکارەکانی دروستبوونی کۆڵبەریە.
بۆ نمونە هەروەکو وتمان ئەو سیاسەت داگیرکاری کە ڕژیم ئەیسەپێنێ بەسەر کوردستانە هۆکاری کۆڵبەریە بەڵام ڕژیمیەت ناوێ بە هیچ جۆرێک پەدیدەی کۆڵبەری دیاردەی کۆڵبەری چارەسەرکە بنەبڵکە بەڵکو یەت تەنیا و تەنیا پینەی ئەکات لە ڕێگەی درۆ بەردەوامەکانیەوە لە میدیاوە پڵ و باگەندە و دروشمێکی زۆر زۆر بێمانە و بەتاڵ بڵاو ئەکاتەوە باشەوە جاروبار بە هەندێک بەڵێنی زۆر زۆر سادە و ساکار و سەتایی ئەوێت کە خۆی لەم بەپرسیارەتێ بدزێتەوە بەڵام بۆچوونی من کە پێم وایە کە ئەمە بە هیچ جۆرێک ینی سیاستێکی جگای قبول نییە و بەردەوامیش هەوڵ و تێکۆشان بەرخۆدان هەیە بەرامبەر بە ئەم سیاسەتە داگیرکاریە ئەم سیاسەتی کە ڕژیم بەرامبەر بە کۆڵبەران جێبەجێەکات من پێم وایە کە بە هیچ جۆرێک کۆڵبەری پەدیدەیەکە دیاردەکە بە هیچ جۆرێک نە پیشەیە نەکارە و لە ئەنجامی سزادانێکی زۆر قورسی ڕژیم سزادانی ئابووری بۆ سەر کوردستان هاتۆتەکایەوە. سپاس لە تەوزیحاتت یەدێ مححمودی کۆڵبەری بەعنوان شکڵێ لە کارە ئجباری و نائیمن چ باستا بێ لە وەزعیەتە اقتصادی بێکاری گوستەردە و بێعداڵەتی تەبەقاتی لە مەناتق مەرزیە ئێران بەویژە کوردستانە هەست. بەڵێ زۆر سپاس بۆم داوەتەوە و سڵاو و سپاسیش بۆ کاکڕۆمان و هەروەها لە بینەرانی خۆشەویست تماشاکەم بەنەزە من وەزیەتی اقتصادی و ژیان و گوزەرانی خەڵکی ئێران ئەگە تماشا بکەی ڕێژەی فەقر و گرانی و بێکاری ئەگەر تماشا بکەی لەم شرایەتە ئەتوانین وەزیەتی کۆڵبەرانیش ببینین. من تماشای ئاماری بێکاری مەکرد ئۆستانی کوردستان و لەولاشەوە ئۆستانی کرماشان جز و دوو ئۆستانێکن کە لە ناو هەموو ئۆستانەکانی ئێرانە سەرەوەی ڕێژەی بێکاریان لەسەرترینە جز و 5 ئۆستانی کن کە ڕێژەی بێکاریان ها لەسەرەوە. تازە ئەمە ئاماری خودی حکوومەتە کە هەمیشە ئاماری خودی حکوومەت بەڕاستی وەختی وا هەیە بەدەیان قات لە خوارەوەی ئامارە واقعیەکانە کە ئێعلامە کریە و ئەگەر نەهادێکی بێلایەن بێت لەم بارەوە ئامار بگرێت. ئۆستانی کرماشان بە 52% بێکاریەوە، ئۆستانی کوردستان بە 13.7% بێکاریەوە. لە پەنای ئەمە فەقر و فەلاکەت و گرانی بێوێنە ئاعتیاد و بێکاری ژنان کە ئەمە لەم ئامارانە معموڵەن تیایان نییە کە بنزەم لە ناو ژنانە بێکاری ئامارەکەی یەکجار وحشت ناکە ئەگەر نەهادێکی بێ لایەن بێت لەم بارەوە ئامار بگرێت. ئالە وەها شەرایەتێکە مەسلەی کۆڵبەری تر تێتە ئاراوە و کۆڵبەری بەرحاڵ وەکو کاک ڕۆمانیش ئشارە پێکرد بەڕاستی شغڵ نییە. کۆڵبەری لە نەتیجەی نەداری و فەقر و گرانیە هەرو جۆرە بارها و بارها حتا من بینیومە کۆڵبەران خۆیان ئەو گۆرانیەک هەیە بۆ بژیوی گوزەرانی ژیانیان بۆ بەدەستهێنانی نان و بەڕاستی دەقیقەن ئەمە عەمەڵێکە لەسەر کۆڵبەران بە خاتر بەدەستهێنانی نان ناچارەوەن تەنبەن بەم کارە غێرە ئینسانی و شاق و وحشت ناکە. تۆ حتا ئەگەر فشار و عەزیەت و ئازاری هێزەکانی حکوومەتیش نەبێت کە مونەزەمەن هەیە کاک ڕۆمان ئشارە پێکرد چۆن ئاگاهانە ئەم سیاستیان لەبەرگرتووە، بەڵام کۆڵبەری لە ڕێگا سەخت و نالەبارەکانی کوردستانەوە لە مناتقی مەرزیە لە فەسڵهای جۆرا جۆرا کەمە بارها و بارها شاهدی هەرستێنان بووین کە کۆڵبەران بوون بەژێریەوە لەسەر ماڕەقە و بوونەسەوە کەوتونە سەر ناو ئاو و لافا و دەیان بەڵای تەبیعیش بازم تێبەسەریانە ئەمانە بەنەزەر من هەمووی نەتیجەی بێکەفایەتی حکوومەتێکە کە بە جێگەی تەئمینی زندگی و ئاسایش بۆ خەڵکەکەی هەمومان ئەزانین هەموو خەڵکی ئێران بەنظەم ڕۆی تەحتا لازم نییە زۆر تۆزەحی عەجیب و غەریب بدەین. ئەزانین کە کاربەدەستانی حکوومەت و مقاماتی حکوومەتی خۆیان لە تەواوی ئیمکانات و ناز و نەعمەتی جامعە بەرخوردارن ئەکسەریەتی خەڵکی فەقیر و هەژار و بەتایبەت لە شوێنە مەرزیەکانە جز فەقر و فەلاکەت و گرانی و بێکاری و بە چەندین قات ژێر خەتی فەقر
ژیانەکەن و کۆڵبەری بەنظر من ئالەوە شرایەتێکە هاتووە پێشەوە و بەرحاڵ بە هەزاران نەفەر من بەڵام بەنامی پێشتیشمان وت ئیسا ئەمڕۆ بەداخەوە کۆڵبەری تەنیا مختص بە خەڵکی مناتقی مەرزی نییە لە شارهای عمقیەوە خەڵکە ڕۆن بۆ مەرزەکان خەریکی کۆڵبەریەوەن و شرایەتێکی غێرە ئینسانی و نائەم کە هەر ڕۆژەکەونە بەر تەقە و دەستڕێژی هێزە جەنایەتکار و سەرکردگەرەکانی حکوومەت. سپاس دەکەم یێدێ مەحموودی. ڕۆمان میرەکی با تەوەجە بەوەی کە حکوومەتی ئیسلامی ئێران ڕێگەی بۆ ئیشتغاڵ تەوسعە یا حمایەت لە زندگی مردم مەرزنشین فراهم ناکە بۆ چه جامعەی جەهانی و نەهادگەلێ حقوق بەشەری واکنش مؤثریان بە وەضعیەتی کۆڵبەران نیشان نان. بەڵێ سپاس بۆم پرسیارە پرسیارێکی زۆر گرنگە بۆچی کە ئەوان کاردانەویشی ئەو تویانە یاخود کاردانەوەیەکی کاریگەرانەیان نییە بەر لە مشتێک لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەست پێ یەکەم جێگای ڕەخنەن بە دڵنیاییەوە چونکە ئەوان ینی وەکو خاڵی سەرەکی ڕووماڵی خۆیان و یاخود بڵێن ئەرکی ڕاستەقینەی خۆیان زیاتر لەسەر بابەتی مافی مرۆڤ چڵ کردوتەوە واتە چەندەها پرسی دیکەی زۆر گرنگ لە ئێران و وەشڵاتی کوردستانیشیان ینی فرامۆش کردووە بە تایبەت پرسی کۆڵبەران بۆ نمونە لەم ڕۆ جێگای ڕەخنەن بەڕاستی لەم ڕۆ جێگای ینی کەم و کورتیان کردووە کێشەیان بۆ نمونە کێشن لەم ڕۆوە و ئەمە دەبێت چارەسەر بکرێت چونکە بەڕاستی ینی سیاسەتی داگیرکاری و یاخود سیاسەتی ستەم و چەوسانەوەی نەتەوەیی چه بەرامبەر بە کۆڵبەران بکرێ چه بەرامبەر بە مافی مرۆڤ بکرێت چه بەرامبەر بە کرێکاران بە ژنان بە سوختبەران بە مناڵ کۆڵبەران بۆ نمونە بە منداڵان بە پیاوان چ نسبەت بە یەک گەل بۆ یاخود بە هەموو گەلانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بکرێ یەک شتە کەواتە ئەنی بۆ نمونە ئەمە هەمووی لێک ڕیزبەندیا خۆیەگرێ واتە نابێ ئێمە تەنیا سەرنجمان لەسەر پرسی مافی مرۆڤ بێت ئەمە لێرە جێگای ڕەخنەیە واتە دەبێت ئەوان زیاتر ڕووماڵی خۆیان فراوانتر بکەن واتە نەک تەنیا لەسەر پرسی مافی مرۆڤ بەڵکو پرسەکانی دیکەوە پرسی ژنان پرسی سوختبەران و شوتی سەواران پرسی بۆ نمونە کرێکاران بە تایبەت کۆڵبەران گرنگی پێ بدەن و زیاتر ڕووماڵی بکەن لە ڕووی میدیاوە و زیاتر دەنگی کۆڵبەران بن بۆ ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە ئەوروپا و زیاتر دەنگی کۆڵبەران بن بۆ ئیشەتی ئەوروپا و یاخود هەموو ناوەندەکانی دیکە کە لە دەرەوە پشتیوانی دەنگی ئازاد دیموکراتیک و مافی مرۆڤەکەن. خاڵی دووەم لەبارەی بێدەنگبوونی جامیعەی جیهانیەوە و کۆمەڵگەی جیهانی ئەمە لێرەدا جێگای ڕەخنەیەکی زۆر گرنگە کۆمەڵگەی جیهانی هەمومان بگومان باشە زانین گەمە سیستەمی جیهانی سەرمایه‌داریە سیستەمێکی داگیرکاریە ئێمە هەمومان لە شارستانەتی سەرمایه‌داریاشین و ئەو حکوومەتەی کە لە تارانیشە ئەو سیستمی حکومڕانی کە لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانی بگومان هەر سیستەمێکی سەرمایه‌داریە هەر درێژە پێدەری ئەو سیستەمەیە کە لە جیهانە هەیە بۆیە لێرەیە بێدەنگبوونی و یاخود نەبوونی هیچ کاردانەوەیەک لە سیستەمی جیهانی ئەمە ینی چاوەڕوان کراوە چونکە ئەو حکوومەتی ئێران و یاخود دەوڵەتی ئێران کە دەوڵەتێکی ستەمکاری داگیرکەرە هەمان درێژ کراوە هەمان بەردەوامی پێدەری سیستەمی جیهانیە واتە هەمان بەردەوامی پێدەری ستەم کۆیلایەتی بۆ نمونە هەژاری نەداری بێکاری دەستدرێژی و گێچەڵکردن واتە هەمان ئەو ستەمە درێژە پێیات و بۆیە لێرەدا سیستەمی جیهانی سیستمی سەرمایه‌داری بەرژەوەندی هەیە واتە بە جۆرێک لە جۆرەکان با ئێمە نابێت بخەڵەتین بۆ قسانی کە بۆ نمونە لە بەشێک لە میدیاکانە ئەیبینین بەشێک لە دەوڵەتانی جیهان بەشێک لە حکوومەتەکانی جیهان بە شێوەی نهێنی بەرژەوەندیانێ لەگەڵ حکوومەتی ئێرانە بەرژەوەندیانێ لەگەڵ حکوومەتی تارانە ئەمە شتێکی دیار و ئاشکرایە ئەمە هەرچەندێکیش ئەوان بیشاردنەوە هەرچەندێکیش لە ڕێی میدیاکانەوە چاواشە و کۆمەڵک درۆ و دروشمیش بڵاوکەنە بەڵام بۆ ئێمە ئەمە شتێکی ئاشکرایە بۆیە هەبوونی بەرژەوەندی لێرەیە هەبوونی بەرژەوەندی هاوبەشە واکە کە ئەوان هیچ کاردانەوەیکیان نەبێ بەرامبەر بەو تەواوی ئەو ستەم و سیاسەتە داگیرکاری کە ئەوان لە کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان و ئێرانە جێبەجێیەکەن بە تایبەت بەرامبەر بە کۆڵبەران بۆی لێرەدا هەبوونی بەرژەوەندیکی هاوبەشەیە بەرژەوەندی دەسەڵات هەیە بەرژەوەندی مانەوەش هەیە کە بێگومان ئەم بەرژەوەندیش بەرژەوەندیکی کاتیە چونکە هەمومان باشە زانین کە
لە پەیوەندی دەسەڵاتە پەیوەندیەک لەسەر بنەمای دەسەڵات هەبێ دۆستی هەمیشەی بوونی نییە هەمیشە دۆستی کاتی هەیە ئەمانە بە شێوەیەکی کاتی لەگەڵ یەکەن ئێمە بۆ نمونە هەرچەند تەماشاکەین ئەوەی کە من بە بۆچوونی خۆم حکوومەتی تاران دەوڵەتی داگیرکەری ئێران ماوەیەکی کەمی ماوە جایتر ئەو ماوەی ئێمە نایزانین کە بەڕاستی ینی لە داهاتووترا کەی بە تەواوی ئەمە ڕوبەڕووی ڕووخان ئەبێتەوە کەی ئەڕوخێت بەڵام ئەو نەئەزانین چونکە سیستەمێکی زۆری پێشخستووە سیاسەتێکی داگیرکاری زۆر کاریگەر و قوڵی بۆ تەواوی کەرتەکانی بەشی مافی مرۆڤ دموکراتیک ئاشتی پێشخستووە بۆیە ئەمەش ینی بۆ نمونە دۆخێکی کاتیە ئەم بەرژەوەندیەشکە لە نێوانی سیستەمی جیهانی و دەوڵەتی ئێران پەیوەندیکی کاتیە وە لە داهاتووە ئێمە ڕووخانی ئەو ڕژیمە ئەبینین. سپاس. يد محمودي نقش جنبشگە لە اجتماعی نیروگە لە متەرەقی و چەپ لە حمایەت بە کۆبەران چەس ئایا ئێوە فکرەکەنەوە کە ئێمە نیازمەندە کارزار سەراسەری سیاسی عەلەیه کوشتارە کۆبەران هەین؟ بەڵێ بەنظر من نەخشی نهادها و فعالینی اجتماعی و سازمانهای چەپ و بەرابەری تەڵەب ئەتوانێت نەخشێکی ئەساسی بۆ دفاع لە کۆڵبەران بێ. ڕاستەکە من حتا فکرەکەمەوە ئەم سوالە ئەگەڕێتەوە بە سوالی پێشوش کە لە کاک ڕۆمانت پرسی تا چەندە ئەتوانێت نەخشی نهادهای بینالمللی لە دفاع لە کۆڵبەرانە مؤثر بێ. ئەوەی شەوەیە بەنظر من ئەگەر جمهوری ئیسلامی ئاوا بە ئاسانی ساڵانە ئاماری ساڵی پاری وت کاک ڕۆمان وەلی 30 ساڵ گذەشتە من فکرەکەمەوە ئاماری کۆڵبەران هەر لەو حەدا بووە یا زیاتر ساڵ بووە نزیک بە 500 نەفەر کۆڵبەر کوژراون و بریندار بوون بەبێ ئەوەی یەک نەفەر لە تاوانباران دەستگیر بکرێت بەبێ ئەوەی کەسێک سزا بدرێت کەسێک ئەسەن لێپرسینەوە بکە بۆچی ئەم کۆڵبەرانە بێ ئەوە ئەسلحەیان هەبێ بێ ئەوە تەهدیدێک بن بۆ هیچ بەشێک لە جامعە ئاوا بێڕەحمانە ئەکەونە بەر تەقە و دەستڕێژی هێزە سەرکردگەرەکانی حکوومەتەوە. من تماشایەوە ئەخبارمە کرد بازم ڕۆژی 24 ئۆردیبەهشت ئالان محەممەدی کە ساڵی پار بریندار بووە بە توندی ئەم ساڵ حکمی زیندان 5 ساڵیان بەسەر یا تا سەپانەوە 24 ئۆردیبەهشت بردویانە بۆ زیندان. یعنی بەڕاستی بۆ هەر کەسی باسکەی بەتابەت لە غەربە ئەسەن سەری سڕەمێنێ لە وڵاتێکە کەسانێک هەن پشرێک لە جامعە هەن بەشێک لە جامعە هەن بۆ بژیوی ژیان و گوزەرانیان ناچارە بن تەن بن بەم کارە غێرە ئینسانی و شاقە حکوومەتێکیش هەیە بەبێ هیچ ئەختار و بەبێ هیچ بێسڵا بەهانەیەک ڕاستەوخۆ تەقەیان لێکە کەسێکیش ناگیری دەنچە من فکرەکەمەوە بەداخەوە قەت بووین من نازانم لەکوێنە تا کوێ قسەکەی منتان بیست قەت بوو بەرحەڵ بەڵام ئەدامەیەدەم قسەوەما کە دەڵێم وەزیفەی هەموو ئینسانێکی ئازادیخواز و بەرابەری تەڵەب و نەهاد و سازمانێکە کە لەم بارەوە دەردی کۆڵبەران بە دەردی خۆیە زانێ ئێشی کۆڵبەران و خانەوادەکانیان بە ئێشی خۆیە زانێ حمایەتیان لێکە و قەتعەن ئەمە بە هەر ئەنازە بێتە ناو میدیاکانەوە بە هەر ئەنازە حمایەتی لێکریە گوستەردە بێتەوە لە نەتەنیا شارەکانی مەرزی و شارەکانی کوردستانە لە هەموو ئێرانە لە سەراسەری ئێرانە مەسەلەی سوختبەران و کۆڵبەران مەسەلەیەکی جدی و مهمە جەنایەتێکی لە ڕادەبەدەر وحشیانەیە عەلەی بەشێک لە جامعە و من پێم وایە بە هەر ئەنازە بتوانین ئەمە بکرێ بە مەسئلە و مەشغەڵەی کولی جامعە بۆ ئەنازە ئەتوانین پاشەکشە بکەین بە حکوومەت. من نەزانم ڕێگە حەلی نەهایی بەڕاستی بەژێرکێشانی حکوومەتی دزان و قاتڵانی ئیسلامیە بەڵام هەر ئەمڕۆ ئەکرێ زۆر بەشەکانی تری جامعە خەریکن بۆ باشترکردنی ژیانی خۆیان معلمان بێکاران بازنشستەکان هەر ئەمڕۆ کە زیاتر لە یەک هەفتەیە کامیۆنداران خەریکی ئاعتسابن ژنان لە وەختی خۆیان هەموو تەلاشێکیان کردووە بەحسەوەیە کە یا ئەمڕۆ حەجابی ئیجباری
یا حەجاب بێ حەجاب داسەپاوە بەسەر حکوومەتە نەتیجەی تەلاش و مبارزەیە لەم بارەیشەوە بەنظر من بە هەر ئەنازە ئەمە بکرێ بە ئیدەی کولی جامعە یا مەسئلەیەک لەناو جامعە تەنیا خاسی کۆڵبەران نەبێ بۆ ئەنازەش دەتوانێت پاشەکشەکەین بە حکوومەت بۆ ئەنازەش دەتوانی خواستی کۆڵبەران و بە تایبەت خانەوادای دادخوا و کە کۆڵبەران کە بە هەزاران نەفەر گیانیان لەدەستاوە بێنەمەیان و بەرحاڵ بڕۆین بە شوێن دادخوایی خۆمانە کە 30 ساڵە ئەم جەنایەتکارانە خەریکن خەڵکی فەقیر و هەژار کە 90% کۆڵبەران جز و خانەوادەهای فەقیر و هەژارن ئەکوژن و ئەبڕن و زندانەکرێن و برینداریانەکەن بەبێ ئەوەی کەسێک دەستگیر کرابێ محاکمە کرابێ یا بەس ابتدایی ترین حەق بیمەی بێکاری یا کاری مناسب کە ئەگەر بدرێ من پێوانیە هەر کەس بە ئاسانی بڕوات تەنبا بە بکارە شاق و غێرە ئینسانیە. سپاسدانەکەم. ڕۆمان میرەکی بە نظرەوە چۆن ئەتوانین مەسئلەی کۆڵبەری نە بە عنوان پەدیدەیەک تەبیعی لە مەناطق مەرزیە بەڵکە بە عنوان یەک نەمادێ لە زوڵم تەبەقاتی و سەرکوب سیستەماتیک بە جامعە معرفی و تەبدیل بە گوفتمانی سیاسی اعتراضی بکەین. بەڵێ سپاس بۆم پرسیارە خۆی ئەمەڵی خەڵی سەرەکی و ئامانجی کارکردن و تێکۆشانی ئێمەیە کە چۆن بتوانین کۆڵبەری وەکو دیاردەیەک کە دەرەنجامی سیستەمی چیناتی و سیستەماتیکە کە دروست بووە نەک وەکو کارێکی بۆ یاخود پیشەیەک وەکو خاڵی یەکەم پێویستە ڕێکخراوەکانی ژینگە بۆ منە ڕێکخراوەکانی وەک ئەمان نەپێنەوە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی و یاخود ڕێکخراوی مەدەنی ناو کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بۆ منە ڕێکخراوەکانی وەک ژینگە پارێزی ڕێکخراوەکانی ژنان ڕێکخراوەکانی کرێکاران ئەو ڕێکخراوانەی کە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ڕێکخراوە دیموکراتیکەکان بە تایبەت بۆ منە ڕێکخراوە چەپ و کۆمۆنیستەکان هەڵوێستیان هەبێت لەم بارەیەوە واتە دەنگی ناڕەزایەتیان هەبێت لەم بارەیەوە زۆر گرنگە واتە ئەوان درک بەوە بکەن کە بەڕاستی ئەبێت لەم پرسەیە لە پرسی کۆڵبەریە هەڵوێستیان هەبێت ئەم هەڵوێستە ناڕەزاییە زۆر گرنگە ئەم هەڵوێستە ناڕەزاییە ئەوەندەی دیکە هەموو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەباتەوە نێو یەکێتیەک واتە لەوێدا یەکێتیەک دروستە بێ یەکێتی گەل لەوێدا دروستە بێ ئەنجا ئەمەوکو ینی هەبوو بەشک لە خاڵی یەکەم ئەم ڕێکخراوانەی کە هەمانن بەیانیان هەبێ پێکەوە واتە ڕاگەیەندراوی هاوبەشیان هەبێت لە هەرە ڕووداوە سەختەکان و یاخود ئەو ئامارانەی کە ساڵانەوە یاخود 6 مانگ جارێک لەبارەی کوژان و برینداربوون و یاخود قوربانیدانی کۆڵبەران بڵاوەکرێتەوە واتە تەواوی ئەم ڕێکخراوانە پێکەوە هەڵوێستیان هەبێت هەڵوێستێکی هاوبەش. خاڵی دووەم بە بۆچوونی من ڕووماڵی میدیا زۆر گرنگە میدیا لە دەرخستنی قوربانیدانی کۆڵبەران لە دەرخستنی ستەمی چینایەتی و سیستەماتیک و سیاسەتی داگیرکاری ڕژیمی تاران لە بەرامبەر کۆڵبەرانە زۆر گرنگە میدیا ئەتوانێت دەنگی ملیۆنان کەس بگەینێتە شوێنی خۆی بێگومان ڕاستە کاتی پێویستە بەڵام میدیا لەم ڕۆوە کارگەریەکی زۆری هەم لەسەر کۆمەڵگەی مەدەنی هەم لەسەر کۆمەڵگەی جیهانی چونکە میدیا ئەتوانێت بۆ نمونە بەکارکردن لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە ئامارەکانی خۆی وەرئەگرێ ڕاگەیەنراوەکان لەوان وەرەگرێەوە لەم بڵاوێکاتەوە لەم جۆرێک لە کۆدەنگی دروستە بێ واتە جۆرێک لە یەکێتی نێوان ئەم ڕێکخراوانە دروستە بێت ئەم دوو خاڵە بۆ چۆنی من دوو خاڵی زۆر گرنگن و بێچکە لە ڕێکخراو میدیا خاڵی سێم خودی گەلی کورد و یاخود گەلانی دیکەی ناو ڕۆژهەڵاتی کوردستان و ئێرانە پێویستە هەڵوێستیانە بێت چونکە تەواوی ئەو کەسانەی ژنان و پیاوان و ئەو مناڵانەی کە ڕوو ئەکەنە کۆڵبەری بێگومان هەر بەشێکن لە گەلانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران لە هەموو خێزانەکان لە هەر خێزانێک من دڵنیام ژنان هاتوون ڕۆیان کردوتە کۆڵبەری بەهۆی نەبوونی و بێکاری و دەرەنجامی ئەو سیاسەتی سزادانی ئابووری کە ڕژێم بەرامبەر بە کوردستان پێڵەویەکات هەڵوێستیانە بێ ئەمە زۆر گرنگە چونکە بێگومان ژنان و هەرێکێک لە بۆم نەتەنات مناڵ کۆڵبەرانیش هەسە بۆم نە هەر لە ساڵ 1403 11 مناڵ کۆڵبەر لەناو ئاماری 183 کۆڵبەراکە کوژان و برینداربوون 11 کۆڵبەر لەوانە مناڵ کۆڵبەر بوون
ڕاستە ئامارێکی زۆر زۆر ورد و دقیق و پڕناوەڕۆک لەبارەی ئاماری قوربانیدانی ژنانی کۆڵبەر نییە، بەڵام ئەوانیش بێگومان ڕووەکەنە کۆڵبەری. ڕاستە ژماری پیاوان زیاترە، لەبەرەوەی لەوێدا سیستمێکی پیاوسالار هەیە، سیستمێکی ڕەگوڕیشەیی پیاوسالاری هەیە کە زیاتر پیاوان یەنە دەرەوە و کارەکەن، ژیان زیاتر لە ماڵەوە. بەڵام بەسەر ئەوەشەوە سەرەڕای ئەوە ژنان بە هەمان شێوە بەهۆی نەبوونی، بەهۆی نەداری، بەهۆی نەبوونی هیچ سەرچاوێکی بژێوی یەنە دەرەوە ڕووەکەنە کۆڵبەری، مناڵان و پیاوانیش باماشە. بۆ لێرەیان منم سێ خاڵە بەلامەوە زۆ گرنگە: ڕێکخراوەکان، میدیا و لەگەڵ گەلانی نەو ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران. ممنونم ڕۆمان میرەکی. ئاخرین سوالێشم لە یەدێ محمودی یەکەم، بەڵام یەدێ محمودی بێزەحمەت کۆتا ئازانم وەختێکی وامان نەماوە. بەڵێ مستەنەداتێک فرا و فراوان لە شلیکە مستەقیمە نیروگەلە ئەمنیەتی و نظامی بە کۆڵبەران بۆ چەم ئیقداماتەکە مستاق بارز جنایەتە جنایەتگەلی حکوومەتیە عەلەیه کۆڵبەران نەتەنها متەوەقف نابێ، بەلکە لە بەرخێ مەناتق ئەسڵەن شدەتیشی فرەتر بووگەوە، ڕۆژ بە ڕۆژ شدەتیشی فرەترەوێ. بەڵێ تماشاکە بەخاترەوە کۆڵبەری جورم نییە، یعنی ئەگەر ئەوە تماشایەکەین کۆڵبەریکردن جورمێک نییە کە تۆ بڕۆی حکوومەتێک بێ هێز بە یەکەوە بنێ ئاگاهانە و بە نەقشە و بەرنامە و بڕێت کەمینیان بۆ دانێت کە بارها و بارها بینیوانە و بەبێ حتا هیچ ئەختارێک بەبێ ئەوە حمڵیان کردوێ بە شوێنێ هێرشیان کردوێتە سەر بێسڵا شوێنێکی حکوومەتی، زەرەریان لە کەسێک دابێ، لە حکوومەت دابێ، کارێکیان کردبێ تەقیان لێکەین بۆ بەمەم دەلیلە سادە. و بەڕاستی منوتم من بارها و بارها بە حکمیەوە کە لە دەرەوەی وڵاتە ژیانەکەم لەگەڵ هاوکارانمان لەگەڵ خەڵکی کانەدا قسە و باسم کردووە، ئەڵێم پەدیدێکی ئاوا هەیە، خەڵک شاخ دەرتێرن چۆنە بێشتی وە حکوومەتێک بێت ساڵانە دەیان و سەدان نەفەر لە شارەوەندانی خۆی بەبێ هیچ هۆیەکی عجیب و غەریب تەقیان لێکا بکوژێ. هەر بۆ بۆنەوە بەنەزە من جەنایەتی حکوومەت لە تەقەکردن لە کۆڵبەران و عەزیەت و ئازار و تازە کوشتار بەشێکە، بەڵام زەبتکردنی ئەو بەشە ناچیز لە ئەمواڵیان، زەخمیکردنیان بۆ هەتایەوە هەزاران مۆرد لە بارانەوە هەست، هەمووی جەنایەتێکە کە ئەبێ لە ڕۆژی خۆیان سەران و کاربەدەستانی ئەم حکوومەتە بەڕاستی جواب بدەنەوە و ئێمە فعالینی مدافعی کۆڵبەرانیش هەوڵمان ئەوە بێکە بێجواب نەمێنێتەوە جەنایەت عەلەیهی کۆڵبەران. زانم بەنامەکە بەداخەوە وەختێکی زۆرمان نەماوە، خەریکە منەزەمەن ئیختارەدا، بەرحاڵ من بێ هەرەونە بڵێم بەڕاستی جەنایەتێکی حاشا هەڵنەگەری حکوومەتە و یەکێ لەو خواستانەیە ئەبێ عەلەی حکوومەت بێنەمەیان و جوابگوو بن بە کوشتاری کۆڵبەران. سپاستانەکەم ڕۆمان میرەکی و یەدێ محمودی بۆ شرکەتان لە بەرنامەی ئێمە. بینەران و بیسەرانی خۆشەویستی بەرنامەی کۆڵبەران، بەرنامەی ئێمە لێرە کۆتایی پێتێ بە هیوایەوەی کە هیچ کۆڵبەرێک بەڕاستی کۆڵبەری نەمێنێت و هیچ کۆڵبەرێ بە خاتر تیکەی نان، بە خاتر زندگیەک زۆر سادە بەدەستە جەنایەتکارانی جمهوریە ئیسلامی بکوژێ. ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ ئارەزووەکەم.